کوردستاندا لەگەڵ ئێمەدا بەشداری گەر بێت و تاکی بێت بە تەواتی گۆڕانکاری لە ژیانی خۆی بکات گۆڕانکاری لە هەزریدا بکات و پێویستە بڕیاردانەکەی چۆن بێت ئایا بڕیاردان تا چەند کاریگەری لەسەر گۆڕانکاری ژیانی ئەو تاکە هەیە؟ بەڵێ سەرەتا بەیانیتان باش و ئەگەر بێت و ئێمە سەرەتا باسی پێناسەیەکی گشتی ویستی گۆڕانکاری بکەین ئەڵێن پرۆسەی با بڵێن ویستی گۆڕانکاری بە واتای پرۆسەی گواستنەوە لە بوون و واقعێکی ئێستا بۆ واقعێکی داواکراو لە ماوەیەکی دەستنیشانکراودا واتە هەر کەسێک لە ژیانە ئێستاکە لە واقعێکایە ئەژێت ئەوێ بڕات بەرە و واقعێکی باشتر و چاکتر بەڵام گرنگترین خاڵ لەم بابەتە ئەوەیەکەوە لە ماوەیەکی دەستنیشانکراو بێت جا لێرە خاڵێکی گرنگ هەیە حەزەکەم ئاماژەی پێ بکەم ئەوش ئەوەیە کە دوو جۆرمان هەیە لە ویستی گۆڕانکاری و بڕیارداندا خاڵی یەکەم ئەوەیە کە کەسانێک چاوەڕێکن ڕووداوێک ڕووبدات بۆ ئەوەی کەوا گۆڕانکاری ئەنجام بدا بەڵام کەسانێکی تر خۆیان ڕووداوەکەن خۆیان پلانیان هەیە بۆ دروستکردنی ڕووداوێک تاکو بتوانێت بڕیارێکی تەواو بدات لە ژیانیە ئێمە ئەگەر باسی ئەم تەوەرە طبعاً ئەم تەوەرە وەکو کوردواری خۆمانەڵێ هەویرێکە و ئاو زۆرە کێشێ بەڵام ئێمە سەرەتایەکی گرنگ هەیە کە باسی تیا بکەین ئەویش ئەوەیەکەوە بنەمایەکی یاسایی و بنەمایەکی با بڵێن زانستی هەیە بۆ ئەنجامدانی گۆڕانکاری و بڕیاردان ئەویش یعنی خاڵی یەکەم ئەوەیە کە هەر کەسێک بیەوێ گۆڕانکاری ئەنجام بدات و بڕیار بدات بە شێوەیەکی زانستیانە ئەبێ سەرەتا بیرکردنەوەیەکی قوڵی هەبێت بۆ ئەو بوارەی کەوا هەیەوێ بڕیار بدا تیادا ئێمە دوو مانگی کە ئەچینە ناو وەرزی بەهارەوە وەرزی بەهار بۆ ئێمە پەیامێکی هەیە کە هەموو مرۆڤێک دەبێت گۆڕانکاری و نوێبوونەوە ئەنجام بدا لە ژیانی خۆیدایە و هەموو با بڵێن یاسا گەردونیەکان ئەومان پێڵێ کە ئەڵێ ئەو کەسە زیندووە کەوا بڕیاری نوێبوونەوە و بڕیاری گرنگ ئەدا بۆ دروستبوونی گۆڕانکاری لە ژیانیەدا کەواتە دەکرێت بڵێن تاکە من تەنها بڕیاردانەکە لێرەدا دەوردەبینێت کە تاکێک بە تەواتی ژیانی خۆی بگۆڕێت یاخود لێرەدا چی دەوردەبینێت تەنها ئەڵێ من بڕیاردەم کە بۆ منە لە بەیانی و باشتر دەبم یاخود لەم وەرزە هەوڵ دەدەم باشتر بم تەنها ئەمەیە یاخود دەکرێت بڵێن بابەتی دیکە هەیە کە ئەم لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە خاڵی یەکەم بەڵێ خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەوش سەرەتا ویستی گۆڕانکاریەکە ویستی گۆڕانکاریەکە بەواتە چی بەواتە ئەنجامدانی کارێک یعنی هەر کەسێک کار ئەنجام نەدات ناتوانێت پێش بکەوێت چکە برناردشۆ لێرە حکمتێکی زۆر گرنگی هەیە ئەڵێ پێشکەوتن ئەنجام نادرێت ئەگەر گۆڕانکاری ڕوونەدات و ئەو کەسانی کە ناتوانن شێوازی بیرکردنەوەیان بگۆڕن هیچ شتێک ناگۆڕن ئێمە سەرەتا بۆ ئەم خاڵە ئەوەیە کە ئەبێ ویستی گۆڕانکاری دوایی گۆڕانی شێوازی بیرکردنەوە دوایی ئەم دوو خاڵەتی ئەنجامیشێ بێ ئەنجامی ئەوەیە بێ کە بڕیارەدا واتە بڕیاردانەکە کەی ئەنجامەدرێت لە دوای ویستی گۆڕانکاری و ئەنجامدانی کارێکی گرنگ لەو بارەدا یعنی بۆ نمونە خاڵێک کەسێک ئەوێ ببێت بە خاوەن بڕوانامە بۆ نمونە سەرەتا ئەبێ بیر لەوە بکاتەوە واقعی ئێستای ئەوەیە کە خاوەن بڕوانامە نییە بەڵام بڕیاریدا ویستی هەیە کە ببێت بە خاوەن بڕوانامەیەکی ئەکادیمی لە ئەم کۆمەڵگا لە یەکێک لە بوارەکانی ژیاندایە لە یەکێک لە پسپۆرەکاندایە ئەمە یەکەم جار چی کرد یەکەم جار ئەوەی کرد کە ویستی هەیە بۆ ئەوی کەوا گۆڕانکاریەک لە ژیانیان ڕووبدا خاڵی دووەم ئەوەیە کەوا شێوازی بیرکردنەوەی گۆڕی یعنی بۆچوونی بۆ شتەکان و خوێندنەوەی ژیانی گۆڕی لە بوارێکەوە کە خوێندنەوەیەکی سادە بۆ خوێندنەوەیەکی قوڵ
دوایی ئەم جاکە کە بڕیار ئەدا کە ببێ بە خاوەن شەهادە واتە هەموو ڕێساکان و هەموو ئەو ئیجراعاتانە ئەگرێتە بەر کەوا ئەیگەێنێتە ئەو بڕیاری خۆی. بەڵێ کەواتە کاکێ من ئیرادەی تاکێک تا چەند ڕۆڵ دەبینێت لەوەی کە ئەم کەسە گۆڕانکاری بکات بۆ منە ئیرادەی بە بابەتەکە بێت یاخود ئیرادی بۆ کارە بێت کە ئەیکات بۆ ئامانجەی هەیبێت تا چەند ئەمە ڕۆڵی هەیە لەوەی کە بە تەواوەتی گۆڕانکاری لەم کەسەدا بخۆڵقێت. بەڵێ وەکو باسمان کرد ئێمە ئەڵێن سەرەتا لە ئیرادەوە دەست پێکە طبعا ئیرادی گۆڕانکاری بەشێکە لە ئیداری گۆڕانکاری ئەمە یعنی بابلین کارژێڕی گۆڕانکاری بابەتێکی زۆر گرنگە و بابەتێکی سەرەکیە لە ژیانی تاک و ڕێکخراوەدایە یعنی ئەم بابەتە بە شێوەیەکی زانستی لە کۆلێژەکانایە بە تایبەتی کۆلێژی کارژێڕی بابەتێکە لە ماوەی 2 ساڵە ئەخوێنرێت بە شێوەیەکی ئەکادیمی ئەو زیاتر بەڵام ئەوان زیاتر باسی ئیدارەی تەغییرەکەن کارژێڕی گۆڕانکاری لە ڕێکخراوەکاندایە بەڵام پسپۆرانی گەشەپێدانی مرۆیی باس لەواکەن کە چۆن ئەو کارژێریە بۆ گۆڕانکاریەکان لە ژیانی تاکدایە دروست بێت. خاڵە گرنگەکە ئەوەیە کە لە ویستی گۆڕانکاریەوە دەست پێکرێت بەڵام دوایی لە ویستەکە ئەبێتە 3 بەشەوە بەشی یەکەمیان کە ئەوەیە وەکو باسمان کرد شێوازی بیرکردنەوە دوایی هەستەکان و سۆزەکان یعنی بەشێک لە گۆڕانکاری تاکانایە مەسەلەن بۆ نمونە کەسێک با بڵێن کێشی زۆرە بڕیاری دا کە کێشی دابەزێ یەکەم جار ئەبێ شێوازی بیرکردنەوەی بۆ خودی خۆی بگۆڕێ ئەویش ئەوەیە کە لە کەسێکی ئاسایی نییە ئەگەر بێت و ئاها کێشی زۆر بێ بەڵام ئەبێ کێشی دابەزێنێ هەڵەسە چیەکە یەکەم شت با بڵێن بیرکردنەوەیشی قوڵ لە دەرئەنجامەکانی قەڵەویەکە و کێش زیادیەکە چییە ئەمە ئەگۆڕێ دوایی خاڵێکی تر ئەوەیە کە هەستەکانی بەرامبەر بە شعوری بەرامبەر بە کێش زیادی چیە ئەبێ بیگۆڕێ یعنی بۆ نمونە ئەگەر بە ئاسایی ببینێ بەڵام ئەبێ لەو حاڵەتەیە چی بکە ئەو حاڵەتەیە ئەبێ هەستی بگۆڕێ کە ئەم کێش زیادیە ئەبێت بە نەخۆشیەکی زۆر ئەبێت بە ژیانێکی دڵتەنگ ئەبێ بە هەموو شتێکی خراپ لە ژیاندەیە کە ئەم هەستەی گۆڕی ئەم جاکە دەنگێکی ناوخۆیی لە ناو خۆیەوە دروستە بێ بە کە خاڵی سێمە لە ویستی گۆڕانکاریە ئەویش ئەوەیە کە پێوترێ ئیلهامێکی ناوخۆیی دەنگێکە کە لەگەڵ خۆیان دابنشێ قسە لەگەڵ خۆیان بکات بڵێ ئەم بارودۆخی کە ئێستا من تایەژێم ئاسایی نییە ئەبێ ببمەوە لە بوارێکی ئاسایە بۆی بتوانم باشتر و چاکتر بم. ئێمە ئەمڕۆ بەڕاستی ئازارەکانی ژیانمان زۆرە زۆر پێویستیمان بەم بابەتانە هەیە کەوا باز بکرێت لە بەرنامەکانی کەناڵە بەڕێزەکەتان و هەموو کەناڵەکانی تر کە ئەبێ کەسانی پسپۆر بینە سەر شاشەوە خەڵکی ئەوە تێبگێنن کە تاکو ئێستاکە هیوایەکی زۆر گەورە هەیە لە ژیانایە. ئەمڕۆ کێشەی تاکی ئێمە ئەوەیە کەوا سێری نیوەی بەتاڵی پەرداخەکە ئەکە ئەگەر پەرداخێکمان هەبێ نیوەی پەرداخەکە پڕی ئاو بێت و نیوەکەی تری بەتاڵ بێ ئەمڕۆ ئێمە تاکەکانی ئێمە باسی ئەواکەن کە وا ئەبینین کە نیوەی پەرداخەکە بەتاڵە ئەمە بۆچوونێکی دەنێنیە بۆ خوێندنەوەی واقعەکەی ئێمە بەڵام بۆچوونە ئەرینەکە ئەوەیە کەوا ئێمە دائیمەن سەیری نیوەی پەرداخە پڕەکە بکەین کە ژیان بە هیواوە خۆشە ژیان بەوە سەرکەوتووە بین ئەتوانین سەرکەوتوو بین بەسەر ئازارەکانی ژیانماندایە لە ڕێگەی ئەوەی کەوا ئێمە بەڕاستی بڕیارێکی ڕاست و دروست بدەین لە ژیانمانە بۆ ئەوەی کەوا بەرەو باشتر و چاکتر بڕۆین. باش بابەتێکی دیکە هەیە بۆن منە چاکێک ئەم ویست و ئیرادەی هەیە کە گۆڕانکاری لە ژیانی خۆی دابکات یاخود بڕیارەکەی داوەکە ئەم کارانە دەکات ئەم گۆڕانکاریانە لە ژیانی خۆیدا دەکات ئەم بڕیاردانە لە ژیاندا تەنها بە خودی تاکێکەوە بەستراوە گربێت و دەوروبەری تاکەکە یاخود ئەندامانی خێزانیان ئەوانەی کە لێ نزیکەن دەست تێوەربەنە ناو بڕیاردانی ئەم کەسە لە ژیانیدا وا دەکات بەرەو پێشەوە بچێت یاخود کاریگەری دەبێت لەسەر بڕیاردان و گۆڕانکاری و تا ئەگاتە ئەو حەدێک کە متمانە بە خۆبوونی خۆی کەم بکرێتەوە ئەمانی چ کاریگەری لەسەر دەبێت؟
بەڵێ طبعا سوپاس بۆ جنابەت ئەم پرسیارە زۆر گرنگە ئەویش ئەوەیە لە بواری بڕیارداندا ئێمە دائما حکمتێک هەیە ئەڵێ ئین لەم تخطط تصبح جزءا من مخططات الآخرين ئەگەر تۆ پلانت نەبێ ئەبیت بە بەشێک لە پلانی خەڵکی تر واتا خەڵکی تر پلانی هەیە تۆش ئەکاتە ناو پلانەکەی خۆیەوە ووات لێکا کە با بڵێن تۆ ببیت بە ئەداتێک بۆ ئەوەی کەوا پلانی ئەو جێبەجێ بکەین ئێمە خاڵە گرنگەکە ئەوەیە کەوا گەر من بڕیارمدا بڕیاردانەکەشم بەپێی پلانی خۆم بوو ئەبێ بەشێک لە پلانەکەم ئەوە بێ کە پێشبینی بکەم کە کۆمەڵێک مؤثیراتی خارجی هەیە دەرەکی هەیە تەسیرەکان لە پلانەکان ئەو کاتە ئەبێ بڵێم I have plan B واتا من ئەڕۆم بەرەو پلانی بیەوە ئەمە پلانە سەرەکیەکەیە پلانی بەدیلم چییە بەدەر لەو پلانە چیترم حاضر کردو ئامادە کردووە هەمومان ئەزانین کۆمەڵێک مؤثیراتی خارجی هەیە لە ژیانی ئێمەدایە بۆ نمونە هاتنی بارودۆخێک وەکو بارودۆخی کۆرۆنا کە ئەمە چاوەڕۆن نەکراو نەبوو و بەڵام ژیانی زۆر کەسی گۆڕی و ژیانی کۆمەلگای گۆڕی و کاریگەرەکانی بەسەر هەموو دنیاە و هەموو بارەکانی دنیاە بەڕاستی کاریگەری هەبوو ئەو حاڵەتە تۆ ئەبێ ئەگەر مؤثیراتی خارجیش هاتە سەر کەسەکە ئەبێ وا لە خۆی بکات کە تەکەیوفێکی نەفسی و دەرونی بکات لەگەڵ واقعەکەیە بە شێوەیە کە ئەسڵی بڕیارەکەی خۆی نەگۆڕێت و بتوانێت بڕیارەکەی لەگەڵ واقعەکەیە بگونجێنێ بۆ ئەوەی بەرەو باشتر و چاکتر بڕاجا ئەمە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەوی شەوەیە کەوا باسی چۆنێتی با بڵێن مواجهەی ئەو بارودۆخە بکەین بارودۆخە دەرەکیە ئەوش ئەوەیە بە پێی استراتیژیەک پێوترێت استراتیژیای گۆڕانکاری بە پێی بەهاکان واتە ئێمە منزومەیەکی بەهامان هەیە وەکو فرۆی دەڵێ ئەڵێ ئەگەر تاک گەیشتە عمری 7 ساڵ 185 بۆ 190 بەهاکانی وەرگرتووە بەڵام دەکەی ترشی بەجێ ئەهێڵین بۆ دەوروبەر و هاوڕێ و بۆ نمونە دەستگای فێربوون و میدیا و ئەمڕۆ ئەگەر فرۆید بەڕاستی زیندوو وایە لەوانەیە بیوتایە ئەمڕۆ 180 بەهاکان ئەدەین بە میدیا و بە ڕاگەیاندن و بەوەی کە ئەمڕۆ تاک سەرقاڵەتی لێرە ئێمە چەندێک ئەم بارودۆخە تەسیری هەیە لەسەر بڕیاردانەکانی ئێمە ئەوەیە کە ئێمە ئەگەر بەهاکانمان بەهێز بوو و توانیمان هەموو جارێک بۆ بڕیاردان یان بۆ گۆڕانکاری لە ژیانماندا بگەڕێنەوە سەرچاوەی سیستمی بەهاکان ئەو وەختە ئێمە ئەوەنە ئەتوانین بەرامبەر بەو گۆڕانکاریە دەرەکیانە بوەستین و بتوانین خۆمان بگونجێنین بە پێی بەهاکانمان ئەم خاڵە زۆر گرنگ بوو حەزم کرد باسی بکەم کەواتە لێرەدا دەکرێت بڵێن کات تا چەند ڕۆڵێکی گرنگی هەیە لەوەی کە تاکێک مەتەواتی گۆڕانکاری لە ژیانیدا بکات بۆ منە کات بە گرنگ ببینێت لە هەمان کاتدا ئەو هەلوو دەرفەتانەی کێنە بەردەم ئەو کەسە بتوانێت کە لەو کاتەدا هەلوو دەرفەتەکان بەکاربێنێت بۆی خۆی باشتر بکە یاخود هەڵبژاردەکان بەپێی کاتی گونجاودا گۆڕانکاریان تێدا بکات دەکرێت بڵێن ئەمانش هەمان دەچنە ئەو قاڵبەی کە بەتەواتی گۆڕانکاری لە ژیانی تاکەکە دەکەن دەچێت تا تەنیژ یاخود ئەوەی کە بیاوێت کە تاکێک لەگەڵ ویستەکەیدا کات و دەرفەتەکانیش بەکاربێنێ بتوانێت بگا بۆی کە خۆی دەیەوێت بەڵێ ئەمەش خاڵێکی ترە تەوەرێکی گرنگە ئەو شەوەیە کە ئایا ئەگەر ئێمە بڕیارماندا یان سەرکەوتوو نەبووین لە بڕیارەکانماندا فەشەلمان هێنا شکستمان هێنا لە بڕیاردانەکانمان یان لە دروستبوونی گۆڕانکاریەکان ئایا ئەمە کۆتایی ژیانە و کۆتایی دنیاە لە وەڵامدا ئەلین نەخێر لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە ئەویش ئەوەیە کە جەنابەت باسی دەرفەتەکانت کرد دیسانەوە هێنری فۆرد کە خاوەن کۆمپانیای فۆردە لە دوای ئەوەی کە چەند جار شکستی هێنا ئەڵێ دەرسێک فێر بووم لە ژیاندا ئەویش ئەوەیە شکست هێنان سەرەتای دروستبوونی دەرفەتێکی نوێیە لە ژیانی تاکدایە یان لە ژیانی کۆمپانیادا یان لە ژیانی ڕێکخراوەیەکدایە جا ئێمە لێرە خاڵێکی زۆر گرنگە ئەوەیە کە ئایا چەندێک توانیمان دەرفەتەکان
بە شێوەیەکی جوان بەکار بهێنین بۆ ئەوەی کەوا سوودی لێ بینین لە پلانەکانی خۆماندایە. ئێمە لێرە خاڵێکی زۆر گرنگ هەیە کە ئەبێ هەموو کەسێکمان بیزانین، ئەوی شەوەیە لە ژیانمانە 4 بوار هەیە، ئەبێ هەمومان خۆمان با بڵێن خوێندنەوەیەکی وردمان هەبێ بۆ ئەم 4 بوارە. خاڵی یەکەم ئەوەیە ئەبێ خاڵە بەهێزەکانی خۆمان بزانین چین. خاڵی دووەم خاڵە لاوێزەکانمان، خاڵ لاوازەکانمان، چەندێک خاڵی لاوازمان هەیە لە ژیانماندایە. خاڵی سێیەم هەموو ئەو دەرفەتانە چین کەوا ئێمە ئەتوانین بەکاری بهێنین یان بتوانین بە شێوازێکی جوان سوودی لێ بینین بۆ ئەوەی کەوا خاڵ لاوازەکانمان بشارینەوە. بواری چوارەمیش ئەوەیە کەوا ئەو تهدیدات و ئەو هەموو بوارانی کەوا با بڵێن سەرچاوەی کێشەن لە ژیانماندایە چین. ئەمە پێوترێت سوات ئەنەلایسس بە شێوەیەکی زانستی بەکار ئەهێندێ بۆ دانانی پلان لەسەر ئاستی تاک. جا ئەو 4 گۆشەی کەوا گرنگە کە تیش بخێنە سەری ئەوەیە کەوا بوونی دەرفەتەکان زۆر گرنگن، بەڵام لێرە ئەو کەسانی کەوا خاوەن پلان ئەزانن چۆن دەرفەتەکان بەکار بهێنن، ئەو کەسانیشی کەوا با بڵێن پلانیان نییە حتمما ئەوان ئەو دەرفەتانیان لەدەست ئەچێ وەکو هەموو کەسێک شەزانێت دەرفەتیش هەموو جارێک نایە، دەرفەت جاری وا هەیە یەک جار ڕوو ئەدا لە ژیانی تاکدایە، دووبارە بوونەوەی لە ژیاندایە بەڕاستی لەوانەیە کەمتر بێت. ئێمە خاڵە گرنگەکە ئەوەیە کە خۆمان ئامادە بکەین بۆی لە کاتێکا دروستبوونی دەرفەت چۆن سوودی لێ بینین بۆ ئەوەی کەوا گۆڕانکاریەکی تەواو دروست بکەین لە ژیانماندا. بەڵێ کاکێ من سەبارەت بە پشتبەستن بە خەیاڵ یاخود خەیاڵکردن بۆ ئامانجێک بۆ بابەتێک بۆ کار و چالێکێک تا چەند ڕۆڵی هەیە کە ئیش لەسەر ئەم خەیاڵ بکات و هەڵبات بی کە بە واقعیان لە ژیانی خۆی ئەمانش دەوری هەیە لەسەر گۆڕانکاری تاکێک؟ بەڵێ طبعا ستیڤن کوڤی هەیە، ئەوە یەکێکە لە گەورە ڕاهێنەرەکانی بواری گەشەپێدانی مرۆیی، کتێبێکی هەیە بە ناونیشانی The 7 Habits، واتە حوت عادەتی سەرەکی لە ژیانی خەڵکدا. یەکەم خاڵ ئەلێ ئەبێ ئینسان خاوەن مبادرە بێت، دەست پێشخەر بێ بۆ ئەوەی کەوا کار ئەنجام بدە. خاڵی دووەم ئەڵێ ئبدە والمەنال فی ذهنیکە، دەست پێ بکە و بە خەیاڵێکی دروست کە ئایندەی خۆت ببینە. هەموو کەسێک ئەوەی کەوا توانای خەیاڵێکی گەشی هەیە لە ژیانی خۆیدایە توانیوێتی ئایندەیەکی گەشش بۆ خۆی دروست بکات. ئەو کەسی کەوا خەیاڵێکی نادروستی هەیە و ناتوانێت بیر بکاتەوە و خەیاڵێکی تەواوی هەبێ بۆ خودی خۆی. ئێمە من لە ساڵی 2005ەوە ڕاهێنەرم لە بواری گەشەپێدانی مرۆیی تاکو ئێستاکە دەیەها خولمان کردوێتەوە لەسەر ئەم بابەتی کە بڕیاردان و پلاندانان لە ژیانی تاکدایە و لە ژیانی ڕێکخراوەکاندایە. وابزانم زۆرمان باس کردو لەم بوارەیە لە هەموو وەرکشۆپێکە باسی ئەومان کردووە، یەک پەڕەی سپیمان داوە بەدەستی ئەو کەسانی کەوا بەشداریان کردووە بەشدار بووان و تومانە دانشن لەگەڵ خۆتانایە لە ماوەی 5 خولەکدایە هەوڵ بدە وێنەیەک بکێشە بۆ ئایندەی خۆت چۆن ئەبینی. باوەڕتان هەبێ ئێستا ئەگەر بمزانای ئەم ینی پرسیارە لە پرسیارەکان بوو هەموو وەڵامەکانی ئەو کەسانەمان لای خۆمان دۆکیمنت کردو و دامان ناوە ببینن بزانە خەڵکی ئەمڕۆ ئەوەنە پێویستی بە گەشەپێدان هەیە لە بواری ژیانی خۆیدایە کە ناتوانێت وێنەیەک بکێشێ بۆ ئایندەی خۆی یان تعبیر بکات لە ئایندەی خۆی بە وێنەیەک. یعنی ئەگەر بە کەسێک بڵێن کاکە دابنیشە بۆ خۆت و وێنەیەک بکێشە کە خۆت چۆن ئەبینی یان بە ڕەمزێک هەر سمبولێک لە هەڵبژێرە و بیکە بە باڵین ڕەمزێک بۆ ژیانی خۆت تاکو ئەوەیش ینی لۆگۆیەک بۆ خۆت دروست بکە بۆی کەوا بتوانی ئایندەی خۆت ببینی، ئەوەیش نەکراوە. ئەمە ئەگەڕێتەوە بۆچی؟ ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کەوا ئێمە دام و دەستگاکانیشمان دام و دەستگای فێرخوازیشمان تاکو ئێستاکە نەیتوانێت لە بواری بە شێوەیەکی ئەکادیمی لەگەڵ بوارە ئەکادیمێکەدایە
کە شێوازی بیرکردنەوەیشی دروست و ڕاست بۆ تاکەکان دروست بکات. یعنی ئێمە لەونە ساڵی خوێندندایە 12 ساڵ هەتاکو ئەگەی بە قۆناغی کۆلێژ تاکو ئێستاکە وانەیەکمان نییە، مۆدیۆڵێکمان نییە باسی ئەوە بکات کە چۆن لە ژیاندایە بتانی خەیاڵێکی دروستکەی بۆ خۆت. ئەمەش پێویستی بە ڕاهێنان هەیە، بۆیە هیچ عیب نییە ئەگەر کەسێک تەمەنی 50 ساڵیش بێ بڕیار بدا بچێتە خولێک لە خولەکانی گەشەپێدانی مرۆیی بۆی کەوا بتوانێت یەکەم خاڵ شوناسی خودی خۆی بدۆزێتەوە، واتە ڤژن و مشن و ڤالیوس، واتە پەیام و دید و بەهاکانی خۆی بدۆزێتەوە بۆ ئەوەی کەوا بتوانێت پلانێکی دروست دابنە. ئەو پلانێش پێویستی بەچی هەیە؟ بە خەیاڵێکی ڕاست و دروست بۆ ئایندەی خۆی. بەڵێ زۆر سپاس بۆ کاک هێمن جەباری ڕاهێنەری گەشەپێدانی مرۆیی کە بشێکی ڕاستەوخۆ لە کەرکووکۆ لەگەڵمان بووی. سپاس بۆ بەشداریت. زۆر سپاس بۆ جەنابتان بۆ بینەرانتانیش. سپاس بۆ تۆش. لە ئێستاشدا تۆڕی پامنێرانمان